بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەراز و خۆشەویستەکانی پێم خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی باس و خوازدا بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. بەڕێزان تەوەری ئەمڕۆی گفتوگۆی باس و خواسێکە لەسەر کات چییە؟ زۆر جار لە دیمانەکاندا زۆر جار لە مقابلەکاندا کە باس لە کات دەکرێت هەرێکە و بە جۆرێک پێناسەی کات دەکات. هەندێکیان دەڵێن کات ژیانە، هەندێکیان دەڵێن کات تەمەنی مرۆڤە، هەندێک دەڵێن کات ئەو دەرفەتەیە کە مرۆڤ لە دەستیدا و یەک جارە و جارێکی تر ناتەوە. ئێمە چۆن دەتوانین سوود لە کات وەربگرین بۆی کە خۆمانی تێدا بنیاد بنین، خود بنیاتنانێکی ڕاستەقینە و دروست تایدا. هاوینەکان لەبەردەستی هاوڵاتیاندان، لەبەردەستی دایک و باوکاندان بەوەی کە سوودی لێ ببێنن بۆ پەروەردەی منداڵەکانیان. ئێمە چۆن توانیمانە لە ماوەکانی ڕابردوودا سوود لەم دەرفەتە فراغانە لەو کاتە بۆشانەی تەمەنمان وەربگرین بۆی کە منداڵەکانمانی تێدا بنیاد بوونین و پەروەردەیەکی ڕاست و دروستیان بکەین و ئامادەیان بکەین بۆ داهاتوو. بە میوانداری بەڕێز کوردستان حەمەڕەشید کارگەری ماڵبەندی سلێمانی گفتووە لەسەر کات دەکەین. بزانین تا چەند کات گرینگە. کوردستان خان بەخێر بن. زۆر سپاس. بە عادەتەن کە دەچینە ناو هەرتەوەرێکەوە بە پرسیارێکی ڕۆتینی دەست پێ دەکرێت، ئەویش ئەوەیە کە کات چییە وە گرنگی چییە لە ژیانی ڕۆژانی ئێمەدا؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دەستان خۆش بێت. دیارە کات گرنگترین شتە بۆ مرۆڤ بە نەسی ئاەتی خی گەورەکەەوە خی گەورە ئەفەرمێت لە سورەتی عەسردا وەالعەسر سوێن بە کات ئەخوات کەواتە لە ڕوانگەی ئەم ئاەتە پیرۆزەوە ئێمە بۆمان دەردەکەوێت کەوا کات گرنگی تایبەتی هەیە و لە ژیانی مرۆڤی موسڵمانە ئێمە شارزایی ئەومان هەیە کەوا خی گەورە کاتێککە ئینسان دروست ئەکات هەر ئینسانێک بە جۆرێک تەمەنێکی پێ ئەبەخشێت و تەمەنێکی دیاریکرا و کەواتە ئەم تەمەنە کە بۆ ئینسانێک دیاری کراوە لە ڕوانگەی ئەم تەمەنەوە ئینسان کاتەکانی سەرف ئەبێت. کەواتە ئەو خوێندنەوەی ڕاستە کە دەوترێت کات بریتە لە تەمەنی مرۆڤ، کات بە دڵنیایی کات بریتە لە تەمەنی مرۆڤ وە کات وەکو زێڕوایە ئەو کاتێک کە کات کە تێپەڕی هەرگیز گەڕانەوەی نییە. بۆیە پێویستە هەموو ئینسانێک بەرنامە و پلان و ئەوەی هەبێ بۆ ژیانی خۆی کاتەکانی بە شێوەیەکدا بڕێژێت کە بتوانێت ئەو کاتە کورتەی کە لە تەمەنیا هەیەی بە شێوەیەک خەرجی بکات کە لە خزمەتی کۆمەڵگا و گەلابێت. کوردستان خان باست لە ئاەتێک کرد کە خی گەورە دەفەرمێ وەالعەسر. من لێرە وەکو تێبینی نووسین بۆی کە بیرم ناچێتەوە. قورئانی پیرۆز و خی میهرەبان زۆر جار کە سوێنی بە هەندێک شت خواردووە لە گرنگی شتەکانە. ئایا ئەمەش لە گرنگی کاتەکە لێرەدا سوێنی پێخراوە سوێن بە کات؟ بەڵێ بە دڵنیایی کات زۆر گرنگە لە ئیسلامە و خی گەورە لەو ئاەتە و لە چنین ئاەتی تریش هاوکو خی گەور لە سۆتی زوحاشە کە فەرمی وەضوحا سوێن بە چێشتەنگاو. ئەمە چێشتەنگاویش هەر بەشێکە لە کات کەواتە کات گرنگی تایبەتی هەیە لە ژیانی ئینسانە. زۆر باشە کوردستان خان، لە ماوەی کاتدا مرۆڤ دەتوانێت ئەو تەمەنێکە پێی بەخشراوە کار گەلێکی یەکجار زۆر ئەنجام بدات. بەڵام پێویستە بۆ هەر کارێک پێشتر ئامادەکاری کرابێت و مرۆڤ کۆمەڵێک ڕاهێنان و کۆمەڵێک پلانی دانابێت بۆ جێبەجێکردنیان. تاکی کورد لە کۆمەلگەی کوردیدا تا چەند سوودی لە کات بینیوە بۆی کە بەرنامەڕێژیەک بۆ ژیانی خۆی بکات و دواتر هەنگاو بە هەنگاو ئەو پلانانەی کە دایناوە جێبەجێیان بکات. بڵێ خۆی بەداخەوە لە کۆمەلگەی کوردیە زیاتر خەڵک کاتەکانی تەوزیع ناکە یاخود بە پێی پلان و بە سیستەم کاتەکانی بەڕێوە نابات. لە تەنمەی بەشەریاوە هەیە کە ئەگەر هەر مرۆڤێک ئەگەر کاتەکانی ئەو کاتی کە هەیەی دابەشی بکات و بە پێی پلان بەرنامە ڕێژی بۆ بکات دەستکەوتی باشتر و کاری باشتری پێکا. بەڵام لە مجتەمەعی ئێمەیە بەداخەوە ینی خەڵک ڕۆتینی ئەژی و ئەو شێوە بەرنامە ڕێژێ نییە. هۆکارەکان زۆرن بەڵام سەرەکی ترینیان لایانی پەروەردە و ڕۆشنبیریەکەیە کە خەڵک لەسەر ئەم بابەتە بڵێن پەروەردە نەکراوە ڕانەهێنراوە کە کاتی لا گرنگ بێت و بەرنامەڕێژی و پلانی تایبەتی بۆ هەبێت. ئێمە دەبێت چی بکەین بۆی کە هۆشیارێکی وا هەبێت بە تایبەت دایکان و باوکان سوود لە کاتەکانیان وەربگرن بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان لە هەموو ڕووەکانەوە. کە ئێمە دەڵێن پەروەردە تەنها
مەبەست خودی پەروەردەی ڕەوشتینی بەڵکو و پەروەردەکردن بەمانە گەورەکەی بەمانە فراوانەکەی بۆی کە منداڵەکانیان فێری ژیان بکەن، فێری پیشە بکەن، فێری هەڵسوکەوت لەگەڵ دەوروبەر بکەن. ئایا لە کۆمەڵگەی ئێمەدا دایکان و باوکان سوودیان لە کات بە تایبەت لە ناو قەوسێکدا لە کاتی هاوینێ کە خۆیان و منداڵەکانیان کاتێکی زیادیان بەدەستەوەی سوودیان لێ بینیەوە بۆ بنیاتنانی منداڵەکانیان؟ بەڵێ خۆی باسی لە قسەکانتە باسی مەسلەی پەروەردە و دایک و باوک ئەوە شتێکی زۆر گرنگە لە کۆمەڵگەی ئێمەیە لەبەرەوەی کە دایکان و باوکان زۆرترین ئەو دایک و باوکانان کە بڵین ڕۆشنبیر بن لایەنی پەروەردە و لایەنی گرنگی کات و ئەوانەی بۆ مناڵ پەرە پێ بدەن. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە مادەم دایکان و باوکان کە ئەو فەراغیان هەبێ ئەوەی کە زۆر گرنگە ئەکەوێتە سەر کۆمەڵگا و سەر ئەو بەشە ڕۆشنبیرەی ناو کۆمەڵگا، سەر سیستەمی پەروەردە، سەر ئەو ڕێکخراوە پەروەردەیانی کەوا هەن لە هەرێمی کوردستانە کە ئەمانە هەموو ئەتوان پێکەوە و بەشێکی زۆریشی لەسەر مامۆستایانی ئاینی کە ئیسلام گرنگێکی زۆری بەلایانی پەروەردە داوە کە پەروەردە ئێمەوە هەستەکەن کە لە تەمەنی گەورەبوون و دەست پێکا، بەڵام لە ئیسلامە فێری ئەوە بین کە پەروەردە لە تەمەنی مناڵیەوە پێویستە دایکان و باوکان پەروەردەی مناڵەکانیان دەست پێ بکەن. بەڵام بەداخەوە لە ئێستەیە ئەبینین ینی بە شێوەیەکی بەرچاو کە ئەمە بەو شێوەیە ڕەچاو نەکراوە کە ئەمە کاریگەری خراپی هەیە لەسەر پەروەردەی مناڵ بە تایبەتی لە ئێستا ئێمە بینین مناڵان لە باتی ئەوەی پەروەردەکرێن و سەرقاڵ کرێن بە شتی باشەوە لە پشوەکانی هاوینە، بەڵام بە پێچەوانەوە ئەبینین مناڵان زۆرتر سەرقاڵی ئایپات و مۆبایل و ینی کۆمەڵێ شتن کە سوودی نییە. چێ تەکلیف لێکراوە بۆی کە ڕێگە نەدا منداڵەکانیان بەم شێوەیە سەرقاڵی ئالەتە ئەلکترۆنیەکان بن بەو پێی کە بەپێی توێژینەوە زانستیەکان دەرکەوتووە کە ئەمانە کاریگەری ڕاستەوخوان لەسەر خودی مێشک و لەسەر خودی باری دەرونی گەورەکانیش هەیە چ جای منداڵەکان کە ئەمە زۆر خراپتر. ئایا دایکان و باوکان مکەلەفنین بۆ ئەمە؟ بە دەرەجەیەک دایکان و باوکان مکەلەفن، بەڵام لە هەمان کاتیشە جگەل دایکان و باوکان لایەنی پەیوەندی تاریش ئەوەیش پەروەردەیە ڕاگەیاندنە، ئەمانش هەمووی بەشی خۆیان مکەلەفن یاخود بەرپرسیارن لەوەی کەوە ئەو حاڵەتە چۆنڵی ڕۆشنبیری بڵاوکەن ناو مجتەمەعە یاخود وەزارەتی تەندروستی ئەویش بە هەمان شێوە بۆ منە تۆ توانین لە ڕێگەی زیانەکانی ئەمانەوە بۆ منە ئایپاتە مۆبایلەکە مناڵک بەکاری هێنێ زیانی هەیە لەسەر گوێچکەی، لەسەر چاوی، لەسەر دەرونی، لەسەر زیرەکی ئەم مناڵە. ئەکرێت ئەمانە هەمووی بە ڕێنمایی و بە جۆرێک لە جۆرەکان هەموو ئەم شوێنانە دەستیان هەبێت لە چاکردن و تەندروستکردنی. وەک بەڕێستان پێتان وانییە کە ئەم دوو لانەی بەڕێستان ئاماژەت پێکرد کە بە لانی دووەم وەسێم هەژمارت کرد وەزارەتی تەندروستی و پەروەردە کەم تەرخەم بوون لەم بوارەدا بۆی کە دایکان و باوکان هۆشیار بکەنەوە بەوەی کە ڕێگە نەدەن منداڵەکانیان بەم شێوەیە کاتەکانیان لە شتی پرۆپوزدا بە تایبەت سیرکردنی یاری ئەلکترۆنیەکان و ئەم بەگشتی بابەتی ئەلکترۆنیدا سەرف بکەن بەڵکو ئەوان پەروەردە بکەن. ئەمان لەم ڕۆوە بەڕاستی هاوڵاتیان و دایکان و باوکانیان فەرامۆش نەکردووە لە پەروەردەکردن؟ بە دڵنیایی خۆی بەداخەوە لە وڵاتی ئێمەیە یعنی هەموو سیستەمەکانی وڵاتی ئێمە چۆنڵی بە شێوەیەکی نۆرماڵ ئیشی خۆی ناکات. بە هەمان شێوە وەزارەتی سەحەیە، وەزارەتی پەروەردەیە، ئەمانش بە هەمان شێوە ئەکرێ بڵێن ئیش کراوە، بڵێن هەر هیچ نەکرابێ ئیش کراوە، بەڵام لە ئاستی ئەوەیان نییە کە تۆ ئەم وڵاتە پێویستی بە چۆنڵی ئیشی باشترە لەم بوارەیە، چونکە یەکەم خەڵکی مجتەمەعی ئێمە ڕۆشنبیری کەمترە، بۆیە پێویستە لایەنی پەیوەندیدار بەم بابەتە زیاتر باق بدا بەو بوارە و لایەنی پەروەردەی کۆمەڵگا بەگشتی و مناڵان بە تایبەتی برەو پێ بدرێت و ئیشی لەسەر بکرێت. ئێمە گەر دیقەتی کەناڵە ڕاگەیاندنەکان بدەین، یعنی کۆمەڵی کەناڵی مناڵان هەیە لە با بڵێن هەرێمی کوردستانی ئێمەیە. ئەم کەناڵانە لە باتی ئەوەی ئیش لەسەر پەروەردەی مناڵ کات و مناڵ بە شێوەیەکی باش پەروەردە بکات، بەڵام بەداخەوە سیرەکەی جاری وا هەیە ئیفلام کارتۆنێکە، گۆرانیەکە، شتێکە ینی کاریگەری سلبی هەیە لەسەر پەروەردەی مناڵەکە و بە سلبی بەسەر ئەو مناڵە ئەشکێتەوە کە جاری وا هەیە دایکان و باوکان ئێمە لێمان بیستون کە ئەڵێت ئەو کەناڵانەم سڕیوەتەوە لەبەرەوەی ئەوەندە کاریگەری خراپی هەبوو لەسەر پەروەردەی مناڵەکەم ناچار کەناڵەکانم هەللا بردووە. کەواتە بەر لەوەی کە حکومەت و دام و دەستگا معاینەکان بە بابەتانە پەروەردەی منداڵ بکەن کە زۆرێک لە چالاکان و ئەوانەی کە چاودێری ئەم بابەتانە دەکەن دەڵێن حکومەت ئەمە لەم بابەتەدا بەڕاستی کەم تەرخەمە، بەڵام ئەوەی کە یەکەم کەس
ئەرکی سەرشانێتی پەروەردەی منداڵەکانی بکات هەر خودی دایک و باوکەکانی خۆیەتی بەڵام دایکان و باوکان لە هەرێمی کوردستاندا تا چەند بەم ئەرکەی خۆیان هەڵساون بەڵێ لە هەرێمی کوردستان ئەکەوێتە سەر ئاستی ڕۆشنبیری و ئاستی سەقافەتی دایکان و باوکان بەشێک لە دایکان و باوکان لە وڵاتی ئێمەیە تا ڕادەیەک ڕەنگە لەو ڕوانگەوە باش بن بەڵام لەلایەنی زۆریەکەی لە وڵاتی ئێمە بەڕاستی مناڵان لە ڕووی پەروەردە و لەناو خێزانەکانە پەروەردە ناکرێن مناڵ لە وڵاتی ئێمەیە ئەگەر سەیرێکی گەڕەکە شەعبیەکان کەیت مناڵ زیاتر لە کۆڵانایە کاتەکانی هەمووی لە کۆڵان خەرج ئەکات یان ئەگەر سەیری ئەو گەڕەکانی ترکانی ئەو شوێنانی ترکاوە مناڵەکان زیاتر لە ماڵەوەن ئەبینیت دایکان و باوکان لە باتی ئەوەی خەمی پەروەردەی مناڵەکانیان هەبێ بەڵام ئامادەیە پارە بدا بە ئایپاتێک بە ئەکسبۆکسێک بە شتێکی ئەلکترۆنی بەس بۆ ئەوەی بەڵە بەس بۆ ئەوەی مناڵەکە ئەم سەرقاڵ نەکات ئەم دەستی ئەم نەگەیان جاری وا هەیە دایکەکە خەریکی مۆبایلەکەیەتی ئاگەی لە مناڵەکەی نامێنێت کە ئەمە زۆر کاریگەری خراپ لەسەر مناڵ جێهێڵێت یعنی جاری وا هەیە مناڵ ئێوە پرسیار لە دایک بکات لە باوک بکات قسەیەکی هەیە لە وڵاتی ئێمە دایکان و باوکان گفتوگۆ لەگەڵ مناڵ ناکەن کە ئەمە کاریگەری زۆر خراپی هەیە ینی پێویستە پێش ئەوەی ینی ڕاستە دایک و باوکە بەڵام پێویستە دایکان و باوکان وەکو هاوڕێ لەگەڵ مناڵەکانیانە هەڵسوکەوت بکەن بۆی مناڵەکان ئەبین لە کۆمەلگای ئێمەیە زۆر جار ئەوەندەی لای هاوڕێکەی مناڵێک دڵی خۆی ئەکاتەوە باسی خۆی ئەکات لای دایک و باوکی ئەوە ناکات کەواتە ئەم پەروەردە سەقەتەی ناو خێزانە وای کردووە کە ئەم مناڵە متمانەی بە دەرەوەی خێزانەکەی هەبێت پێش بە دەرەوەی خێزانەکەی ببەسێت و لای ئەوان دڵی خۆی بکاتەوە نەک بگەڕێتەوە بۆ ناو ماڵ و خێزانی و کە ئێمە چەندین شتمان بێن کاریگەری خراپی هەبوو و چەندین چۆنڵیت شتی خراپ ڕوویداوە لەسەر ئەنجامی ئەوەیە باست لە شتێکی گرنگ کرد ئەویش ئەوەیە کە زۆر جار دایکان و باوکان بۆ ڕازیکردنی دڵی منداڵەکانیان چیان بوێت لەو بابەتە ئەلیکترۆنیانە پێیان دەدەن وە بۆیان دەکرن بەڕاستی ئەمە پەروەردەیەکی دروستەیە خۆت ئەوەی پێشتر کە بەر لەم جیلی ئایپاد و ئەم بابەتە ئەلیکترۆنیانە پەیدا بێت دایکان لەگەڵ منداڵەکانیان دادەنیشتن وەکو ئەحمەد شەوقیەوە بزانم دەڵێت الأم هي المدرسة الأولى إذا أعددت أعدت شعبا طيب العراقي دایک یەکەم قوتابخانەیە ئایا بەڕاستی دایکان بە تایبەت چونکە مکەلەفی یەکەم لە پەروەردەکانان ڕۆڵی خۆیان دەگێڕن لەوەی کە سود لە کات ببینن بەگشتی تایدا منداڵێک پەروەردە بکەن بۆ داهاتوو نەخێر دیسان بەداخەوە دایکان جارێکی تر لەو ڕوانگەوە ناتوان ئەو نانتوانێت ئەو ڕۆڵە بینن دایکان لە باتی ئەوەی مناڵەکانیان چۆنڵیت فێری شتی باش بکەن تێرەکەیت مەشغوڵیانەکەن بە شتی ترەوە من قەنەعەتم وایە ئەو وەسائلە تازانەی کە هەیە بەتایبەتی وەسائلە تەکنەلۆژیەکان کە ئەمڕۆ هەن ئەوانە کاریگەری زۆر خراپی لەسەر مناڵ داناوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ نەوەدەکان و بۆ پێشنەوەدەکانیش ڕەنگە هەر بڵێ مناڵی خۆشمان تا ڕادەیەک یعنی ئەو وەسائل و یاری مناڵان و شتانی کە ئێستا مناڵ هەیەی و دڵی پێی خۆش نییە و دڵخۆشی ناکات ئەو کاتە نەبوو یعنی جاران ئەگەر مناڵ بووکەڵەیەک شتێکت بۆ بکڕایە مناڵ زۆر دڵی پێخۆش بەڵام مناڵی ئێستا هەموو شتێکی هەیە بەڵام هەر مقنیع نییە کە ئەمە شتێکی زۆر خراپە خراپترین شت ئەوەیە کە دایکان و باوکان بە مناڵەکانیان نەخێر نەڵێن یعنی پێویستە دایکان و باوکان پێویستەکانی مناڵ دابین بکات بەس زیادە ڕۆیی لە پێویستەکانە نەکرێت چونکە کەم زیادە ڕۆویەکە سەرکێشەی بۆ چۆڵی تێکدانی لایانی پەروەردەکەی دیسان ئەم مناڵە پێویستە هەر لە مناڵێ فێر بکرێکە ڕاستە حەزی زۆری هەیە بەڵام هەموو شتێک بەدەست ناکەوێت فێر بکرێکەوە ئەبێت بە هەوڵی خۆی شت بەدەست بێنێت نەک کاتێککە داوای شتێکی کرد بۆ منە مناڵە حەزی لێ سیارێ لە شتێکە جاران مناڵ ئەچوو بە قوتوو بە وەرەقە و بە کاغەز و تیارەی دروستە کردنی وەسائلی بۆ خۆی بەدەستی خۆی دروستیە کرد کە زۆر پێی خۆش بوو زۆر حەزی لێ بوو خۆشی ئەویست بەس مناڵی ئێستا چۆن شتەکە بە حازریەتە بەردەسی هیچ حەز و ئارەزووی لێ نییە و هەر یەک تۆزە و نەخێر وڵا هیچ نرخێکی نییە لە لای ئەوە دایە دەستی یەکسەرە لێ فلانشتیش ئەمەی حەز لێ نییە ئەرەوەڵا کەواتە لە ڕاستیدا ئەمە پەروەردەکردن نییە و ئەمە سوودبینی نییە لەو کاتی هاوینان بەڵام ئێستا ڕەنگە هەندێک لە دایکان و هەندێک لە باوکان کە ئێستا بینەری ئەم بەرنامەیە بن ڕەنگە بڵێن باشە ئێمە نازانین منداڵەکان پەروەردە بکەین ئێمە نازانین سوود لە کاتی هاوین لەو فەراغە ببینین بۆ منداڵەکان و بەڵام چی بکەن دایکان و باوکان چۆن بتوانن پەیوەندی بکەن بەم ڕێکخراوانەی کە
بە تایبەت لە هاویناندا ئەرکی سەرپەرشتیکردنی منداڵان دەگرنە ئەستۆ بۆی کە پەروەردەیەکی دروست و فێری ژانێکی دروستیان بکەن. ئێوە لەم بارەیەوە چیتان کردووە؟ هیچ خولێکتان هەبووە؟ بە دڵنیایی خولی جۆرا و جۆر زۆرە لە هەرێمی کوردستانە و لە هەموو شارەکانە و ئەو خولانە ئەو ناوەند و دەستگانەی کەوا خولی پەروەردەیی ئەکەنەوە هەمووی ڕەنگە بڵێم شتی باش بن و بەرنامەی باشیان هەیە بە تایبەتی ڕەنگە بڵێن هەنێ شوێنیان و ئێمەش وەکو مەڵبەندی سلێمانی و وەکو سنووریەکانی بڵێن ئۆرگانەکانی سنووری مەڵبەندی سلێمانی بە ئەرکی سەرشانمان وەکو ئەرکێکی ئاینی وەکو ئەرکێکی ئینسانیش بە ئەرکی سەرشانمان زانیوە کە بەشێک لەو ئەرکی پەروەردەکردنێکەوە پێویستە هەموو تایی کۆمەڵگا پێی هەست هەڵبسێت. ئێمەش هەوڵمانداوە لە ڕێگەی ئۆرگانەکانی خۆمانەوە هەم لە ڕێکخراوەکان هەم لە ئەنجومەنەکانمان گرنگی بەو لایانی پەروەردەیە بدەین و سوپاس بۆ خی گەورە لە پشووی هاوینی ئەم ساڵە مناڵانێکی زۆر لە سنووری مەڵبەندی سلێمانی و لە شاری سلێمانیە سوودمەند بوون لە خولەکانی ئۆرگانەکانی مەڵبەندی سلێمانی. خولەکان چی بوون کوردستان خان بەگشتی و منداڵان چۆن سوودمەند بوون؟ بەڵێ ئێمە خولەکان بەگشتی ئەو بابەتانی کە تیا خوێنراوە بابەتی با بڵێن پەروەردەیی، بابەتی فقهی، بابەتی نوێش و زائیدەن زمانەکانی ئینگلیزی و عەرەبی لەو خولانەیە خوێنراوە و زائیدەن بابەتی تەنمەی بەشەری کە ئێمە هەموو خولەکان جگە لەوەیکەوە بە مەنهەج لە ڕۆ پەروەردەیەکەوە مەنهەجی پەروەردەییان هەبووە و مناڵانیان فێری ئادابی جوان و ڕەوشی بەرز کردووە لە پەنای ئەوەیشا لایانی تەنمەی بەشەریەکان فرامۆژ نەکردووە چونکێکم دوجار ئەمەش هەر پێویستە کەوا مناڵ لەسەری پەروەردە بکرێت و کۆمەڵە شتەیە لە تەنمەی بەشەریە پێویستە مناڵ ڕابهێنێت لەسەری و فێریان بکرێت. بۆیە خولەکانی ئێمە بەگشتی هەموو ئەو بابەتانی تایە خوێنراوە و تەمەنی لە 6 ساڵ هەتا 25 ساڵ لە خولەکانی ئێمەیە سوودمەند بوون و با بڵێن تەمەنی ئیبتیداییەوە هەتا تەمەنی جامعیتیا بووە بە قۆناغبەندی منهەجەکانی ئێمە بابەتەکانی ئێمە بە قۆناغبەندی بەپێی تەمەن و لیاقە و شارەزایی قوتابیەکان کە وەرگیراون بەپێی ئەوە منهەجەکانیان بۆ دیاریکراوە. ئادا بووە قورسترین فێرکردن چی بووە لە خولەکەدا بەپێی زانێرەکانی تۆ چیان فێرکراوە لە ناو ئەو خولانەدا؟ واتە وەک بەڕێز ئاماژەت پێکرد لە قۆناغی زۆر منداڵەوە تیایدا بۆ تاوەکو قۆناغی نزیک باڵغ بوون. ئەم شتە زۆر گرنگانەی کە بەشێکیان ئاماژەت پێکردن ئەوانی تر چی بوون؟ ئەوان چۆن دەتوانن دواتر سوود لەم دەرفەتانەوە ئەم سوود لەم زانستانە وەربگرن بۆەوەی کە منداڵانی دەوروبەری خۆیان فێر بکەن؟ بەڵێ ئێمە تەمان وەکو باسم کرد بە قۆناغبەندی خولەکان بەپێی تەمەن و ئاستی ئەو مناڵانەی کەوا وەرگیراون لای ئێمە بەپێی ئەوە منهەجەکانیان بۆ دیاری کراوە. ئەو منهەجانش کە بڵێن دیاریکراوە پێوی ئاستی ئەوان بڵێن ئەو مناڵی پێویستی بەچی بۆ ئەوە بۆ نمونە مناڵێک کە مناڵە لە ئاستی مناڵیە پێویستی بە گوێڕایاڵی دایک و باوک هەیە تۆ بێ بە زمانی خۆی بە پێی تەمەنی خۆی پەروەردەی ئەەکەیت و لایانی ئادابەکەی فێر ئەەکەیت. بەڵام کاتێک کەسێکی لە تەمەنی 18 ساڵی و هەرزەکاریایە بە هەمان شێوە هەر پێویستی بەوەیە هەر پێویستی بەوەیە کەوا تۆ ئەم مناڵە فێری گوێڕایاڵی بکەیت. ڕاستە لە تەمەنی هەرزەکاریایە لە مناڵی دەرچوە بەڵام هەر یەکە بە ئاستی خۆی و بە گوێرەی ئەوانەی کە بەشدار بوون لە خولەکەدا تا چەند ئیستقبالی ئەم ئەوانە پەروەردەیانیان کردووە تا چەند وەریان گرتووە تا لەگەڵ خولیاکانی ئەوان گونجاوە؟ بەڵێ ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە ئەوەیە کە مناڵانێکی زۆر هاتن بەدەم ئێمەوە بۆ خولەکان تەمان ئێمە ئەمە خولی ینی ئەم ساڵ یەکەم ئەزمونمان نییە خولەکانمە لە ساڵانی ڕابردووشە هەر بەردەوام بوو ئەم ساڵ بە ڕێژەیەکی بەرچاوتر مناڵان بەشداریان تیا کردووە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە کە نیسبەی نەجاحی لە مناڵەکان لە نەتیجەیە کە بڵێن ئێمە دوێنە فیستیڤالمان هەبوو فیستیڤاڵی کۆتایی خولەکانمان نیسبەی نەجاح زۆر هەبوو و نیسبەی نەجاحی بەرزیش هەبوو و لەناو مناڵەکانە زۆرێک لە مناڵان داوای ئەوە ئەکەن کەوا بەردەوام بێت ینی ئەیانەیە بەڕێگەی لە ڕێگەکاندا نەبڕێن لە ئێمە سوپاس بخوا و زۆر جێگەی دڵخۆشیە و ئێمە بێجگە لەمە ئێمە لە هەندێک لە ئۆرگانەکانە ناوەندمان هەیە کە بەردەوامە
جگە لەم خولانە بەڵێ ناوەندمان هەیە بە هەمان شێوە بەردەوامە کە نزیکەی 300 قوتابیمان هەیە کە بەردەوام هەفتانە دەرسیان هەیە لە دوو کاتی جیاوازە بۆ کوڕان و بۆ کچان کە بە بەردەوامی بە درێژایی ساڵ ئەوان منهەج و لایانی پەروەردەیان فێرەگرێت. فیدباکی ئەو خوێندکارانە چۆن بووە ئەوان تا چەند دەتوانن دواتر سوود بە کۆمەلگا بگەێنن بۆ پێی بەڕاستی ناوەندە پەروەردەیەکان لە ئێستادا بە تایبەت ئەم خولانی کە دەکرێنەوە زۆر کەمن و دەگمەنن کە بەم شێوەیە حتمما خۆبەخشانە بوو لە بەرامبەر ئەم خولانەدا هیچ بڕەپارێک وەرنەگیراوە. طبعا هەموو خولێک بڕێک پارە وەرئەگرێ لە بێ بەڵام بۆ پێداویستە خولەکانی ئێمە ئەوەی کە پێویستە کە ئاماژەی پێ بم ئێمە لە بەرامبەر ئەم خولانەیە تەنها بەشتێکی کەم تەنها بەشی منهەجێک شتێکی کەم یعنی نسبەیەکی زۆر کەم ینی ئێمە لە سنتەر و شوێنەکانی ترە زمانی عەرەبی یا ئینگلیزی ئەگەر قوتابێک بەشداری بکات بڕی $100 بەلانی کەم لێ وەرئەگیرێت بەڵام ئەوانەی ئێمە ڕەنگە 10,000 15,000 زۆرترینی 25,000 بۆ کە لیان وەرگیراوە کە ڕێژەیەکی زۆر کەم و بەشی پێداویستەکەی خۆیانی نەکردووە. ئەی مامۆستا پەیداکردن و شوێن بۆ وتنەوەی وانەکان ئەمانە چێ دابینی کردوون ئەمە هەر لە چوارچەوەی دڵسۆزی خۆتاندا بۆ وەکو مەڵبەندی سلێمانی هاوکاری ئەنجومەنەکانتان کردووە لەم ڕۆوە؟ بەڵێ سەبارەت بە شوێن ئێمە ئۆرگانەکان ئەوانەی کە شوێن بینیان هەیە ناوشاری سلێمانیە هەموو شانی ئەوەن کەوا لێرە سپاسیان بکەین کە هەموو بیناکانی خۆیان ئۆرگانەکانی خۆیان خستوەتە خزمەتی ئیشەکە و هەموو مامۆستاکان لێرە دەستخۆشی لە مامۆستاکان لە سەرجە مامۆستاکانی هەموو خولەکانمان ئەەکەین کە بەخۆبەخشانە مامۆستایانمان بەڕاستی لە خولەکان هەمی بەشدار بوون چونکە مامۆستاکان لایانی پەرۆدەکردنی نەوەکانی دواڕۆژ لایەن گرنگتر بووە لەوەی کەوا بێن لە بەرامبەریە لە مقابلە شتێک وەربگیرێت دەستخۆشییان بەگشتی ئەو خوێندکارانی کە بەشدار بوون لە خولە زۆر بە جۆرەکاندا ژمارەیان چەند بوو؟ تقریبا ئێمە لە خولەکانی هاوینمانە نزیکەی 900 بۆ 950 قوتابی بەشدار بووە لە سەرجەم خولەکانمانە کە ئێمە لە چەندین شوێنە خولمان هەبووە و ئەگەر کاتم بیتێ ئەتوانم هەر ناوی ناوەند و شوێنەکان هەر تەنها ئاماژەی پێبەم. ئێمە خولی ڕەیان خولی ئاورنگ بەرەو نوێبوونەوە بەرەو لووتکە ئایندەی گەشت ناوەندی ڕامان خولی پێشەنگ کە ئەمانە هەمووی سەرجەم خول بوون لە سنووری ئۆرگانەکانە ئاورنگ و ڕەیان لە سنووری لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانە کە بە دوو کاتی جیاواز خولەکانیان وتوتەوە خولی پێشەنگ ئەمان لایەن ناوەندی زانکۆ پەیمانگەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە خولەکە وتراوەتەوە تەنها قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان تیا بەشدار بوون کە نزیکەی 100 قوتابی تیا بەشدار بووە و ناوەندی ڕامانمان هەیە کە لە سنووری ئەنجومەنی دە بە هەمان شێوە ئەوانیش کۆمەڵە قوتابی زۆریان لەلا بووە و ئایندەی گەشت لە سنووری ئەنجومەنی نۆ بەرەو لووتکەمان هەبووە کە لە سنووری ئەنجومەنی هەشتا بووە و بەرەو نێبوونەوەشمان هەبووە لە سنووری ئەنجومەنی حەڤەیە بووە. بەس بیرم نەچێ بەرەو لووتکە لە سنووری ئەنجومەنی سەربەرزیە بووە ئەنجومەنی سەربەرزی با بڵێن سنووری 4 ئەنجومەنە کە هەر چواران وێ ڕای دەستخۆشیمان بۆیان هەر چواریان ئەرک و زەحمەتی زۆریان کێشاوە لەگەڵ ئەو خولەیە و قوتابێکی زۆریشیان لەلا بووە. کەواتە ئێوە لەم دەرفەتی هاوینێدا بەڕاستی بە فیالی وەکو مەڵبەندی سلێمانی سوودتان لە کات بینیوە چالاکی زۆرتان تێدا ئەنجامداوە بەڕاستی ئەمەوە بزانی تەنها یەک چالاکیەک بووە ئەم فیستیڤاڵێک کە دوێنێ بۆیان ئامادەکرا بەڵام ئەوانە هەمووی خول بوون کە بەڕێستان ئەمەژەتان پێکرد. وڵا دوای سوپاس بۆ خوای گەورە بەڵام بە دڵنیایی کە توانراوە لە پشووی هاوینە سەرجەم ئۆرگانەکانی سنووری مەڵبەندی سلێمانی سەرقاڵی پەروەردەکردنی نەوەکانی ئەم نیشتیمانە بن کە بە واجبێکی ئاینی خۆمانمانزانیوە و بەردەوامیش ئەبین ئینشاءڵڵا. داواکاریتان چێ بۆ ئەو بەڕێزانەی کە ئەمساڵ منداڵەکانیان ناردووەتە خولەکانی ئێوە لە ساڵانی ئایندەدا زیاتر لە خزمەتی خۆشیاندایە بۆی کە منداڵەکانیان پەروەردە بکرێن هانیان بدەن بۆی کە سەردانی ناوەند و بەشەکانی ئێوە بکەن بۆی کە پەروەردەیەکی دروستیان بکەن و دواتر پێشکەشی کۆمەڵگەیان بکەنەوە؟ وەڵام من داواکارم لە هەموو دایکان و باوکان هەرچەند دەبێت ئەوە داواکار نەبن کوردستان هەم بەڕاستی دەبێت ئەوان داوا لە ئێوە بکەن کە بەردەوام بن دەستخۆشیتان لێ بکەن کە بێ بەرامبەر بەم شێوەیە. داواکارم لە هەموو دایک و باوکان بەگشتی
لەبەر خاتری پەرۆدین ڕۆڵەکانی خۆیان و داواکارم لە هەموو ئەو دایک و باوکانی کە ڕۆڵەکانیان لەم پشووی هاوینەیە بە ئێمە سپارت متمانیان پێکردین کە ڕۆڵەکانیان پەروەردە بکەین و لە ماوەی 2 مانگە لەگەڵیانە با بڵێن پەروەردەیان بکەین داواکارین کە ئینشاڵڵا بەردەوام بن و ئەوەی کە زۆر جێگەی دڵخۆشیشە ئێمە دایک و باوکانێکی زۆرم لە زۆربەی خولەکانە کۆبوونەوەی دایکان و باوکانمان هەبووە ئێمە ویستمانە لە ڕێگەی ئەو کۆبوونەوە ئێمە معلومات وەرگین بڵام بزانین ئایا مناڵەکان تا چەند کاریگەری ئەو خولانەی ئێمە لەسەریان هەبووە کە سپاس بۆ خوانی دایکان و باوکان دڵی ئێمەیان خۆش کردووە کە مناڵەکانیان بەڕاستی گۆڕانکاری لە ژیانیانە دروست بووە ینی هەر بۆ نمونە دایکێک وتی زۆر خەریکی مناڵەکەم بووم لە کاتی نان خواردنە فێری بیسمیلای بکەم بەسی هەچی پێمەوت فێر نەبوو بەڵامتی لەوەتی هاتە بۆم خولەی ئێوە فێری بیسمیلا بۆ فێری ئەلحەمدولیلاش بوو ینی هەر نمونەیەکی بچووکەکە ئەوە هەر شتێکی بچووکە وەکو نمونەیەک کە جێگەی دڵخۆشیە ڕەنگە منداڵی لاسار و بێگوێش هەبێ بەڕاستی لە ئێوە پەروەردەیەکی دروستی وەرگرتە بێ وەڵا ئەوەیش هەیە چێکم ئێمە بەعام هەموو مناڵێک وەرئەگرین هەلناو مناڵەکانیشە مناڵی جۆر بە جۆری تایە بەڵام ئێمە ئەمانە بێت ئەو پەروەردەیە کە لای ئێمە هەیە بۆ هەموو مناڵێک بە گشتی زۆر باشە زۆر جار دەوترێت کە حزبێک یاخود ڕێکخراوێک کە هیچ سەرچاوێکی داهاتی نەبێت چۆن دەتوانێت کە ئەم خولە گەورانە بەم ڕێژەیە 900 بۆ 950 منداڵ لە خۆی بگرێت ئایا ئەمە لە چوارچەوەی چیدا بووە جگە لەم هاوکاریە ڕەمزی کە خۆتان وەرتان گرتووە ئایا ئەمەوە ناسەلمێنێت کە خودی ئیرادە مرۆڤ گەر ئیرادەی هەبێت گەرویستی ئەنجامدانی کارێکی هەبێت بەڕاستی مادە بەربەست نییە لە بەردەمیدا و دەتوانێت سوود لە هەموو دەرفەتەکان بخۆزێتەوە بۆی کە خۆی و خەڵکانی دەوروبەری تیادا بنیاد بنێت بەدڵنیایی تەمان ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو مەڵبەندی سلێمانی وەکو تاکێکی مسلمانیش لایەنی پەروەردە و لایەنی ڕۆشنبیرکردنی کۆمەلگا بە ئەرک و واجبی سەرشانمانی ئەزانین بۆیە چاومان لەوە نییە کە لە بەرامبەر ئەمەیە چ جۆرە پاداشتێک وەرئەگیرێت چکم ئێمە ئەمە بۆ وەکو مسلمان باوەڕمان بە قیامەت هەیە بۆ پاداشتی قیامەت مامۆساکانی ئێمە و ئەندامەکانی ئێمە و خەڵکی ئێمە ئەو خزمەتانە ئەکات و چم لەلایەنی دینیەوە ئەمە ینی ئەرکە لەسەر هەموو ئینسانێک بە تایبەتی مسلمان ئیسلام کە ئەوەندە گرنگی بەلایانی پەروەردەداوە کەواتە پێویستە وەکو مسلمان ئێمە لە هەموو کەسێک زیاتر بە خەمی پەروەردەینەوەکانمانەوە بین کەواتە ئەم مامۆستا بەڕێزانەش هەرچەند پێشتر ویستم پرسیار بکەم کە ژمارەیان چەند بۆ کە بەشدار بوون لە خولەکاندا بەڵام ئەوانیش ویستێکی مادیان نەبووە تەنها ویستێکی خۆبەخشانان هەبووە نێتێکی پەروەردەی ئاینیان هەبووە لە بەرامبەر پەروەردەکردنی منداڵەکاندا بەدڵنیایی ئەم مامۆستاکانمان هەموو ینی ئەوەندەی لایەنی پەروەردەکردنی نەوەکانیان لا گرنگ بووە لایەنی تریان لا گرنگ نەبووە و مامۆستاکانمان زۆر بوون چون ئێمە نزیکی 900 بۆ 950 مناڵمان لەلا بووە بە قۆناغی جیاجیانی ئەو ناوەندانی کە باسم کرد ناوەندمان هەبووە کە 4 قۆناغی لەلا بووە ینی قوتابەکانی زۆر بۆ 4 قۆناغ بووە بۆیە ڕێژەی مامۆستاکانی لە ناوەندێک بۆ ناوەندێکی تر جیاواز بووە ئەکرێ بڵێن کۆی گشتی مامۆستاکانمان تقریبا 30 بۆ 35 مامۆستا بووە بسەرجەمیان بەڵام ئێمە ئەو بابەتی تەنمەی بەشەری با بڵێن ئەوەیان ئەوە هەر جاری بابەتێک بوو هەر جاری مامۆسایەک بووە بابەتی پەروەردەیەکە مامۆستای تایبەتتان بووە بەڵێ ئێمە ئەو بابەتەی کە لە لایانی تەنمەی بەشەرەکەەوە کە دیاری کراوە مامۆستایەکی پسپۆڕ بە بابەتەکە هاتووە بابەتەکەی پێشکەش کردووە مامۆستاکان بڵین مامۆستاکانی بەشی پەروەردە ئەوانە زیاتر ئەو مامۆستانە بوون کە منهەجیان لەبەردەستا بووە و لە ماوەی ئەو 2 مانگەی خولەکانە بەردەوام لەگەڵ قوتابیەکانە خەریکی پەروەردەکردنی قوتابیەکان بوون ئەگەرەوە توانای مادیەکی باشترتان هەبێت لەوەی کە ئێستا هەیە دەتوانن لە ئایندەدا چی بکەن یاخود لە خولی هاوینەکانی ساڵانی داهاتوودا چیتر ئەنجام بدەن ئایا ناتوانن ئەم خولانەی کە کردوتان کە لە ڕابردوودا ئەنجامتان داون زۆر زیاترەوە بە بەرفراوانتر ئەنجامیان بدەن جارێکی دیکە بەڵێ وڵا ئێمە تموحی ئەومان لەبەردەمە هەیە کە ئەمانەوێت خولەکانمان هەم بەردەوام بن هەم ڕێژەی وەرگرتنی قوتابیەکانیشمان زیاد بکەین ئێمە لە سنووری مەڵبەندی سلێمانیە
ئۆرگان ئەنی ئەنجومەنەکانمان ئەوەندەی کە توانیمانە ئۆرگانمان بۆ گرتوون ئامانجمان لە گرتنی ئەو بینایانە زیاتر ئەم خزمەتکردنە بەلایانی پەروەردەی کۆمەلگا بە گشتی و مناڵان بە تایبەتی بۆیە ئێمە ئەکری ئەگەر خولی ئەم ساڵمان بەراوردکەین بە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ ڕێژەی زیاتر قوتاییمان وەرگرتووە لەبەرەوەی دەرفەتی باشتر لە ڕووی شوێن و ئەوانەوە هەرچەند لایانی مادیەکە بەربەز بوو بێ بەڵام لەگەڵ ئەوەی کە شوێن هەبووە بۆ ئێمە دەرفەتێکی باش بۆ ئێمە برەومان زیاتر بە ئیشەکەماندا و قوتابی زیاترمان وەرگرتو و پلانی ئەوەشمان هەیە کە بۆ داهاتوو ئەم خولانەی کە لە هاوینە ئەیانکەین و ئەو قوتابیانێکەوە وەرئەگیرن پلانی ئەومان هەیە کە ئێمە بەردەوام لە داهاتوو بەردەوام بێ ناوەکانیان لای ئێوە هەیە و CV ئەوان لای ئێوە هەموو ساڵانی داهاتوو بەڵێ هەموو مناڵەکان فۆرمیان بۆ پڕکراوە تۆ ناویان لە لای ئێمە هەیە هەموو شتێکیان لای ئێمە هەیە وە لەو ئەنجومەن و ئۆرگانانیشی کە توانیمانە بەردەوام بین بەردەوام ئەین ساڵان لەگەڵیانە بووین و ئەم ساڵی لە هەنێک لە ئۆرگانەکانە بەڵێنی ئەوە دراوەکەوە بەشێک لەو قوتابیانە جارێکی تر وەربگیرێنەوە بەردەوام لەگەڵمان بن. زۆر باشە ئەم خولانە تەنها لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی سەرپەرشتی کراوەتەوە یا خود مەڵبەندەکانی دیکەش بە پێی زانیاری بەڕێستان لە شار و شارستکانی دیکەی هەرێمی کوردستان تا چەند بوون بە ناوەندێکی پەروەردەیی بۆ منداڵ و بۆ تاکی مسلمانی ئەم کۆمەڵگەیە؟ وەڵام پێی ئەو زانیاریان کە لای ئێمە هەیە نەک هەر مەڵبەندەکان بەڵکو هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی هەم لە مەڵبەندەکان لە ئەنجومەنەکان لە ڕێکخراوەکانی خوشکانە قوتابیانە لاوانە لەسەر جەم هەموو ئەو ئۆرگانانێکەوە بینا و شوێنیان هەبێت لە هەموو ئەو شوێنانە بە هەمان شێوەی مەڵبەندی سلێمانی خولی لەو شێوازانە کراوەتەوە مناڵان لە هەموو شارەکانی هەرێمی کوردستانە کە دەستی ئێمەی لێ هەبێت و ئۆرگان و شوێنی ئێمەی لێ هەبێت بە هەمان شێ مەڵبەندی سلێمانی خول کراوەتەوە چوەکەم بابەتی پەروەردەکردن لای ئێمە بابەتێکی سەرەکیە و کە بە هیچ شێوەیەک نابێت لێدا ببڕین و لە کۆمەڵگای ئێمەشە فەراغێکی زۆری هەیە بۆیە پێویستە هەموو لایەکمان خەمی لێ بخۆین و بۆیە هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی سەرجەمیان خولی هاوینیان هەبووە. خەم خواردن لە بابەتی پەروەردەیی و سوودوەرگرتن لە کات بۆ پەروەردەکردنی منداڵ بە تایبەت لە کۆمەڵگەیەکی وەکو ئێمەدا کە زۆر شت هەیە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر منداڵ و نەوەکانی داهاتوو هەیە تەنها بە کۆمەڵی ئیسلامی و بە ماڵبەند و ناوچەکانی کۆمەڵی ئیسلامی دەکرێت یاخود دەبێت دایکان و باوکانیش خۆیان خەم لە داهاتووی منداڵەکانیان بخۆن و هەر ناوەندێک هەر شوێنێک کە بە شوێنێکی تەندروستی دەزان بە پەروەردەی منداڵەکانیانی بۆ ڕەوانە بکەن. خۆی ئەوەی کە گرنگە لایانی پەروەردە تەنها ئەرکی سەرشانی یەک شوێن نییە یەک کەسوو لایەن نییە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە ئەگەر تاکە لایەنێک تاکە شوێنێک بێوێت هەموو ئەو ئەرکە بخاتە سەرشانی خۆی پێی ناکرێت بۆیە کۆمەڵی ئیسلامی و ئێمە وەکو مەڵبەندی سلێمانی تەنها بەشێکی بچووکێکمان جێبەجێ کردو لەو ئەرکێکەوە بە ئەرکی سەرشانمان زانیوە بۆیە پێویستە دایکان و باوکان خۆیان بە دەرەجەی یەک گرنگی بەلایانی پەروەردەی ڕۆڵەکانیان بدەن و ئەگەر خۆشیان ناتوانن مناڵەکانیان بگەن دەستی ئەو کەسانە یاخود ئەو شوێنانەی کەوا مناڵەکانن بە پێی پەروەردەیەکی ڕاست و دروست و باش بۆ پەروەردە ئەکات و پێویستە جگە لە دایک و باوک و پێویستە لایانی پەیوەندیدار حکوومەت بەڕاستی یعنی ئێمە لە وڵاتی ئێمە سیستەمی پەروەردە و خوێندنی ینی مەکتەب ئەمانش هەمووی بۆ خۆی بەڕاستی پێویستی بە چاوپێخشانەوە هەیە چکەکەم گرنگی نادا بەلایانی پەروەردەی مناڵ ینی مناڵ کاتێک کە چێتە قۆناغی خوێندنەوە لە پەروەردەی وڵاتی ئێمە هیچ ئەم حاڵتەیەتیانی ئێمە گەر دیقەت بین لە هەنێ لە وڵاتان سێرەکەیت لە سیستەمی خوێندنە مناڵ هەر لە قۆناغی خوێندنە فێری پاک و خاوێنی فێری هەموو ئەو شتانی کەوا فێری یاسا فێری زۆر شت ئەکرێت بەڵام لە وڵاتی ئێمە ئەم لایەنە گرنگی هیچ پێ نەدراوە هیچ ئەوەی بۆ نەکراوە بۆیە پێویستە لایانی پەیوەندیداری باماشەوە و جگە لەمانیش ڕێکخراوە ئەو ڕێکخراوانی کەوا ئیش لە بواری پەروەردەیە ئەکەن و من قەناعەتم وایە
چۆنڵی ئەم شتە ئەرکە لەسەر شانی هەموو لایەکمان پێویستە هەموو لایەکمان ئەو بەپێی ئەو دەرفەتەوە ئەو کاتێکەوە لە بەردەستمانە هەیە کات بە فیڕۆ نەدەین چونکێکە مناڵان نەوەی دوا ڕۆژی کۆمەلگان هەر کۆمەلگایەک نەوەکانی بە شێوازێکی ڕاست و دروست و لەسەر پەروەردەیەکی باش پەروەردە بکرێت ئەو کۆمەلگایە بەرەو پێش ئەچێت ئەو کۆمەلگایە داهاتووی گەشی ئەبێت بەڵام ئەگەر کۆمەلگایەک مناڵەکانی پەروەردەکراو نەبێت مناڵەکانی ئامادەکراو نەبێت ئەبینی ئەو کۆمەلگایە بەرەو دواوە بەرەو ناوچوون ئەچێت. زۆر باشە هەندێک جار گەورەکان لە ناو قەوسێکدا بەڕێستان ئاماژەت بۆ کرد منداڵەکان لەم خولانەدا زۆر جار دەبێ زۆر بابەتی پەروەردەیان فێر بکرێت بە تایبەت ڕێز لە یاسا بگرن دەتوانین بڵین ئەوانەی زۆر جار بە گەورەی ڕێز لە یاسا ناگرن بە فیعلی بە منداڵی فێری یاسا نەکراون و فێری ئەوە نەکراون کە ڕێز لە یاسا بگرن بۆیە بە گەورەی زۆر جار یاسا دەشکێنن بەدڵنیایی پەروەردەی مناڵ ینی مناڵ چۆن پەروەردەی کە لەو سەردەمەدا کە ئەم نخبەی ئێستا زۆر جار حکومڕانی دەکەن زۆر جار پەروەردەیەکی دروست نەبووە پەروەردەیەکی خێڵەکی بووە پێوەرەکانی پەروەردەیەکی ستانداردی تێدا نەبووە و هەندێک جار هەندێکیان بە فرسەت هاتوونەتە ناو دەسەڵاتەوە سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چییە؟ خۆی بەدڵنیایی وەکو باسم کرد پەروەردە لە مناڵیەوە ینی مناڵە بێت لە مناڵەوە پەروەردە بکرێت هەر پندێکی کوردی خۆشمان هەیەڵێ خۆیە گرتێ بە شیری تەرکینایی بە پیری بە هەمان شێوە ینی مناڵ کە لە مناڵیەوە ئەو شتێکەوە فێر ئەکرێت ڕائەهێنرێت لەسەری بە هەمان شێوە ینی بۆ نمونە کاتێک بەسەر جادەیەکە ئەڕۆیت ئەبینیت دایکەکە یا باوکەی گەورەکە لە جامی سیارەکەیەوە بتڵی ئاوەکەی فڕێتە دەرەوە ئەمە یەکسەر ئاماژە ینی مناڵەکەش فێر ئەبێت ئەمە خۆی وا ڕاهات وا فێرکراوە سێرەکەی مناڵگر بە هەمان شێوە فێرە بێت شوێنێکیش نییە ئەم مناڵیتیا پەروەردەکانی دایک و باوک وای فێرەکات شوێنێکیش نییە بە مناڵە بوتی ئەمە هەڵەیە و نابێەوە بێت یان زۆرجار بە پارکێ بە شوێنێکە ئەڕۆیت لە باتی ئەوەی ئەو شتێکەوە کەوتووە هەڵبگیرێت و بخەدە ناو سەبەتەی خۆڵەکەەوە سێرەکەیت کابراکە لە شوێنێک دائنیشێت لە بەرچاوی مناڵەکانی هەموو ئەو شتە زیادانێکەوە لێ جێمێنێت لیا جێ هێڵێت و ئەمە مناڵەکە یەکسەر لەسەر کاریگەری خراپ لەسەر دەرونی مناڵەکە جێ هێڵێ مناڵەکە لەسەر ئەمە پەروەردە دەکرێت بەزەگەر دایکان و باوکان مناڵەکە ڕابهێنن لەسەر ئەوەی کەوا ئەمە قەدەغەیە ئەمە نابێ بکرێت مناڵەکەش هەر لە مناڵەوە فێر ئەبێت چۆکم مناڵ لای ئاسانە ئەگەر تۆ هەنێجا خۆمان ئەوە ئەبینین هەنێ دایکان و باوکان هەیە مناڵەکەی هەر لە ماڵی خۆیان کاتێکە کاغەزە شتێ ئەکەوێت ئەڵێ بڕۆ بیکە ناو سەبەتەی خۆڵەکەەوە مناڵەکە لە ماڵە فێری ئەمە ئەکات سێکە مناڵەکە جێبەجێ ئەکات مناڵ هەیە کەەوە هەڕاهات دوایی بە هیچ شێوەیەک ئەوە لە هەر شوێنێک بێت بە هەمان شێوە ماڵی خۆی و ماڵی خۆی هەمان ئیش دووبارە ئەکاتەوە کوڕێکی سەنایی وە گەورەکان چیان بێ دەتوان ئەمەی لێ دروست بکەن بە دڵنیایی هەر پێغەمبەری خوا ساڵم فەرمێ مناڵ کاتێک لە دایک ئەبێت بە فیترەتی ئیسلام لە دایک ئەبێت ئەوە دایکان و باوکانن ئەیان کەن بە نەسرانی یان مەجووسی بۆیە لە ڕوانگەی ئەو فەرمودەوە ئەبینین مناڵ کەواتە لەسەر فیترەتێکی پاک و چاک لە دایک ئەبێت بەس ئەوە پەروەردەی خێزانە ئەو قوڕە ئامادەکراوە ئەو مادە ئامادەکراوە کە مادەیەکی پاک و پوختە و ئەوەیە نازانێت چۆن پەروەردەی بکات چۆن گەورەی بکات چۆن ئامادەی بکات و بیخاتە ناو کۆمەلگاوە بە شێوەیەکی باش کە ئەم ئینسانە بێ کەسێک دوجار لە کۆمەلگایە سوودێکی هەبێت کەواتە چۆن سوود لە کات وەربگرین بۆی کە منداڵەکانمان تایدا بەو جۆرە پەروەردە بکەین ئەم نەهامەتی و قەیرانانەی کە بەرەوکی وڵاتەکەمانی گرتووە لە داهاتووداگە هەر چۆنێک بێت ئەوان لەسەر ئەم وڵاتە لایدەن واتە نوخبەیەک پەروەردە بکەین کە بە فیعلی پرەنسیب و بنەماکانی مرۆڤ بزانن و قانون و یاسا بزانن ئەم ئەرکی سەرشانی ئێمەیە یاخود ئەمەی کە زۆر جار لە ئێستادا دەگوزارێ ئایا ئەمە فیدباک و کاریگەری خراپی سەردەمانی کۆن نییە کە بە فیعلی پەروەردەیەکی دروست نەکراون بۆیە ئێمە ئەمڕۆ بەرهەمەکەی دەستنینەوە یاخود دەرفەتێک لە پێش نییە بۆی کێمە منداڵەکانمان پەروەردە بکەین بۆی کە نەوەیەکی ڕاست و دروست بە حکومڕانی ئەم وڵاتە پەروەردە بکەین چۆن سوود لەم کاتە وەربگرین سەبارەت بەوەی کە پەروەردەی ڕابردوو ئەو ئەبێ وازی لێ بهێنین لە ڕاستیە ئەبێ ئێمە چاومان لە داهاتوو بێت ئەو نەوەی کە ئێستا هەیە بین ئەم نەوەی ئامادەکەین بۆ داهاتوو ئامادەکردنی نەوەیش ینی کاتە ینی ئەو کاتێک کە وای تایە بەپێی ئەو کاتە
تو ئەبێت خەریکی ئامادەکردنی نەوەکانی دوا ڕۆژ بیت. بۆیە من قەناعەتم وایە کە دایکان و باوکان بای ئەوەندە بەرچاوڕوونیان هەیە لە ئێستاە کە ئەبێت نەوەکانیان بەرنامەڕێژی بۆ کاتی نەوەکانیان بکەن. کاتێککە دایک و باوک لە ماڵەوە مناڵێکیان هەیە کاتەکانی خۆی هەموو بۆ خۆی تەرخان نەکات، بەشێک لە کاتەکانی بۆ مناڵەکەی تەرخان بکات. ئەگەر ئەیەوێت مناڵەکەی فێری گرنگی کات بێت، فێری ئەوە بێکەوە کاتەکانی بەزایە نەدات، پێویستە دایک و باوک خۆیان ئاگاداری کات بن. ئەگەر دایکێک بەردەوام خەریکی سیرکردنی تەلەڤیزیۆن بێ، یا بەردەوام خەریکی موبایلەکەی بێ، یا بەردەوام خەریکی جل شۆردن و ماڵ و ئەوانە بێت، ئەو کاتە ئەو مناڵە ئیتر هیچ فێری ئەوە نابێت. بۆیە پێویستە هەر لەناو خێزانە مناڵ ڕابهێنرێت لەسەر ئەوەی کەوا کاتەکانی دابش بکات. چونکە هەموو ئینسانێک پێویستی بە خواردنە، پێویستی بە خەوتنە، پێویستی بە فێربوونە، پێویستی ئەگەر لە تەمەنی مناڵە پێویستی بە یاریکردنە، ئەگەر ئینسان گەورە بێ پێویستی بە کاتێکەوە پشوو ئیسراحەتی تیاوەر بگرێ، پێویستی بە گەڕان و بە سەفەر و سەردانە. بەڵام ئەمە چۆن ڕێکی بخەین؟ پێویستە دایکان و باوکان و خێزان مناڵەکانیان ڕابهێن لەسەر ئەوەی کەوا کاتەکانیان دابش بکەن، کاتەکانیان دابش بکەن و پلانیان هەیە بۆ کاتەکانیان تاک و بەشی هەموو ئیشەکانیان بکە لە ڕۆژانەیە. بۆ منە ئەگەر مناڵ کاتێک لە قۆناغی خوێندنایە جاری وا هەیە دایکان و باوکان ئەڵێ یعنی بەردەوام ئەڵێ بە مناڵەکەی ئەڵێ بڕۆ سەعی بکە، بەس مناڵەکە هەر ئەڵێ باش، دوایی سێکان سەرنجام مناڵەکەی نەتیجەیەکی خراپ ئەهێنێتەوە. ئەبینی ئەمە ئەم دایکە ئەبێت دابنیشێت، یا ئەم باوکە دابنیشێت بەرنامەیەک دابنێت بۆ مناڵەکەی فێری بکە. کاتێکە قوتابخانە ئەکرێتەوە هەنێ شتەیە کە لە کاتی پشووی هاوینە وەکو هەلێک یاوێتی بە مناڵەکەی پێویستە لە ئێستا ئەنج فێری بکە، بڵێ ئێستا قۆناغێکی ترە، قۆناغی هاوین ڕۆیشت، پلانی هاوین کۆتایی هات، پێویستە لە ئێستا بەرنامەڕێژی تەوزیعاتێکی تری کات ئەەکەینە بە پێی ئیشەکەی خۆت بۆی بتوانین نەتیجەیەکی باش بەدەستبێنی. بۆیە پێویستە بەڕاستی ئەو کاتێکەوە هەیە لە بەردەستمانە هیچ کەسێک بەزایی نەدات و گرنگترین شت داڕشتنی پلانە یاخود بەرنامەڕێژیە بۆ کاتەکانی تەمەنی ئینسان. کەواتە ئێمە هێشتا دەرفەتمان لە بەردەستە وەکو گەلی کورد کە زۆر جار سکاڵایەوە دەکەین، ئێمە سوودمان لە کات نەبینەوە، هەمیشە کات دەستی ئێمەی بڕێ وەک دەوترێ ئەلوەقت و کە سەیفی ئین لەم تەقتەعه یەقتەعکە. زۆر جار باس لەوە دەکەین ئەم دواکەوتووەی کۆمەڵگەی ئێمە لە زۆر ڕۆ هۆکارەکەی ئەوەی کە لە ڕابردوودا سوودمان لە کات نەبینەوە، بەڵام گەلانی دەوروبەرمان سوودیان لێبینیەوە و حەزارەت و دەوڵەتی بەهێزیان پێک هێناوە. ئێمە بەو پێی کە کات لە پێشمانە هێشتا ئومێدێک هەیە بۆی کە ئێمە بکەوینە ناو کێبەرکەی لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆەوەی کە خۆمان جارێکی دیکە بنیاد بنین. ئایا کات خودی خۆی دەرفەتێک نییە بۆی کە ئێمەش بکەوینەوە ناو ئەم کێبەرکەیانەوە؟ بە دڵنیایی خۆی زۆر جار من لە گەنجان حاڵتێک ئەبینم، لە گەنجان بەعام کە ئەو حاڵتە زۆر هەیە، ڕەشبینی و ناومێدیەک هەیە کەوە وا ئەزانێت یعنی ئەگەر چۆنڵیت ئەڵێ من هەرچی بکەم هەر ناگەمە هیچ شتێک، بەڵام ئەمە بەڕاستی پێویستە واز لە ڕەشبینی بهێنرێت، چونکە هەر تاکێک ئەگەر گرنگی با بە تەمەنی خۆی بە کاتەکانی خۆی ئەتوانێت کە ئەوەی کەوا لە خەونیاتی لە خەیاڵیەتی ئەو بکە. بەڵام لە کۆمەلگای ئێمەیە یەکشت زۆر ئەوەیە زەرەری داوە لە کۆمەلگای ئێمە، هەنێک کات هەیە ئێمە بەزایی ئەدەین بەڵام هەر حسابی بۆ ناکەین. بنمونە لامان ئاساییە ئەگەر 4 سەعاتدا بنیشین بەلای تەلەڤیزیۆن یا بەلای فەیسبووکەوە خۆتی پێوە سەرقاڵ بکەیت، بەڵام لە وڵاتان کاتێک ئێمە هەمومان حەزمان لێتی وڵاتێکی پێشکەوتوو دەستەبەر بکەین، هەمومان حەزمان لێتی کاتەکانمان بە شێوەیەکی باش سوود لێ ببینین، بەڵام چونکە بەرنامەڕێژیمان نییە بۆ ئەمە لە وڵاتان ئەگەر دیقەت بی هەنێ جار کابرا لە ناو پاسایە یان لە شوێنی چاوەڕ خوێنێتەوە خۆی سەرقاڵەکە بەشتی باشەوە، بەڵام ئێمە هەر کەسێکمان سەیری کاتەکانی ڕۆژانی خۆمانکەین لە شەوڕژەکە 24 ساعاتە ڕەنگە 2 ساعاتی تەرخان نەکەین بۆ ئەو شتانێکەوە پێویستە ئێمە هەوڵی بۆ بدەین، ئەین پێویستە ئێمە هەوڵی بۆ بدەین. بۆیە بەڕاستی ئەگەر ئێمە بمانەوێت وەکو گەلانی پێشکەوتوو بەرەو پێش بچین، پێش بکەوین، پێویستە
کاتەکانمان گرنگی پێ بدەین و پێویستە کاتەکانمان لەو شتانەیە بەسەر بەرین کە سوودی هەیە بۆمان بەڕاستی. ئەو شتانەی کەوا زەرەر لە کاتمان ئەیە، ئەو شتانەی کەوا وا ئەکاتکەوە کاتەکەمان بەزایە بچێت پێویستە وازیان لێ بهێنرێت. کۆمەڵگای ئێمە ئەوە زەری لێداوە و ومێدی زۆری شەیە، چون بەڕاستی ئێستا خەڵک من چەندین ڕێکخرا و چەندین گروپ چەندین گەنج ئەناسم کە جارێکی تر ئاوڕیان داوەتەوە بەلای خوێندنەوەیە یان بەلای ئەو ئیشانی کەوا بڵێن ئیشی داهێنانە، جارێکی تر ئاوڕیان داوەتەوە بەلای ئەمانەیە. بۆیە ئەمە جێگەی دڵخۆشیە کە گەنجانی ئێمە و خەڵکی ئێمەش ئەیانەوێت جارێکی تر پیاچوونەوە بە کاتەکانی خۆیان نابکەن. و کوردستان خان، من هیچ پرسیارێکم نەماوە بەڕێستان کۆتا ئامۆژگاری کۆتا خاڵ کە شتێک باستان نەکرد بێت دەربارەی کات بۆی کە بینەران ئێستا بینەری بەڕێستن بە تایبەت دایکان کە دەتوانن دەرفەتێکی زۆر گرنگ لە کاتە بەتاڵەکانیان وەربگرن بۆ پەروەردەکردنی منداڵەکانیان، شتێک کە نەتوت بێت لە کۆتا قسەدا فەرموو. وەڵام من لە کۆتاییە تەنها ئەوەندە ئەڵم کە ئەڵم کات گرنگترین شتە لە ژیانی ئینسانە و کاتێکە تێپەڕی ناگەڕێتەوە. بۆیە پێویستە دایکان و باوکان بە تایبەتی وە کۆمەلگا بە گشتی کاتەکانی بەو شتانەوە بەسەر بەرێکەوە سوودی هەیە هەم بۆ خۆی و هەم بۆ کۆمەلگا و پێویستە دایکان و باوکان ئەو پلان و بەرنامەڕێژی کە لەسەرتا باسمان کرد ئەو بەرنامەڕێژیان هەیە بۆ ژیانی هەم خۆیان هەم بۆ ژیانی مناڵەکانیان ئەگەر ئەیانەوێت نەوەکانە لە دوا ڕۆژان نەوەیەکی تەندروست و نەوەیەکی باربن و نەوەیەکی بەسوودن بۆ کۆمەلگا. چونکە چەند ئێستا ئەگەر مناڵەکانی سەرقاڵ بکە بە پشتی بێسوود و بێکەڵک لە ئایندەیە دەیان ئەوەندە پەشیمان و چۆنڵیت ئەوە ئەبێ. چۆم کاتێککە تێپەڕی من لە چەندین دایک و باوکم بیستۆ بە تایبەتی لە دایکان کە ئەڵێ کاتێکە مناڵەکەم پەروەردە ئەکرد لە مناڵەیە نەمزانی ئاوای لێت پەشیمانە لەوەی کە ئەو شتێک کرد بەرامبەر بە مناڵەکەی. بۆیە پێویستە دایکان و باوکان بە شێوەیەکی وا بەرنامەڕێژی بۆ مناڵەکان بکەن و پەردەی مناڵەکانەکەن کە لە داهاتووە پەشیمان نەبن. و ئامۆژگاری دایکان و باوکان ئەەکەم لەسەر پەروەردەی ڕاست و دروستی ئیسلام مناڵەکانە پەروەردەکەن، چونکەکەم ئیسلام چۆنڵی بەدەرە لە هەموو کەم و کورتی هەر خێزانێک مناڵەکانی لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام پەروەردە بکات بە دڵنیایی لە پاشە ڕۆژە هەم بۆ دنیای هەم بۆ قیامەتی لەسای ئەو مناڵانەیە ئەحەسێتەوە ئەو مناڵانە ئەبن بە خێر بۆ دنیا و بۆ دواڕۆژی. زۆر بەڕێز کوردستان حەمەڕەشید کارگەری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی، سوپاس بۆم دەرفەتەی بێمەتان بەخشی. بەڕێزان کات زۆر گرنگە. هەموو ئەو وتانی کە بەڕێز کوردستان خان ئاماژەی پێ کرد هەمویان دەربارەی گرنگی کات بوون، بەو هیوای کە هەمومان سوود لە کات وەربگرین و ئەو کاتە بۆشانەی کە لە تەمەنماندا زۆر جار نازانین چی بکەین بەڕاستی بیان خۆزینەوە بۆی کە دەرفەتی گەورەتر و وەکاری گەورەتر لە ژیانمان تیاندا ئەنجام بدەین تا بێگەیشتنەوە لە ئاڵلقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکەی باس و خوازدا. هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ گەشتلایە.